بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست داین. لە بەرنمەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ شێخ عەبدوڕەحمان کوڕی مامۆستا ئەمەلا عوسمانی عەبدولعەزیز. یا شێخ بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. جەنابیشتان بەخێر بێن. ڕووداوێکی گرنگی مێژووی تراژدی کە بەسەر کووردا هاتووە هەڵەبجێ. ئێوە بۆ خۆتان ڕاستە بەشدار نەبوون وەکو ئێمە لە بەرنامەکەشە باسیەکەین وەکو بزوتنەوە، بەڵام ڕۆژی 16ی سێ و ئێوە لە هەڵەبجە بوون. پێشەکی ئێرانیەکان مەبەستیان چی بوو لە ئەوەی پێڵەن ڕزگارکردن، داگیرکردن، ئازادکردن یا هەشت جێبێ بەداخەوە هەڵەبجە وای لێ هات؟ مەبەستیان چی بوو لەوەی کە چوونە ناو هەڵەبجەوە؟ لە ڕاستیە شەڕی عێراق و ئێران بە بۆچوونی ئێمە ئەوەنە قورسایی و سەنگینی زۆر بوو بۆ ناوچەکە و حتا بۆ نێودەوڵەتیش پێویستی هەبوو بەوەی کەوا تەواو ببێ. تەواوبوونەکەیشی بە تەسحیەیەکی گەورە کە وای لێ بێت لێی دەرباز بن عیبە نەیەتە سەریان. چونکە هەردوو لە شعاراتی جۆرا جۆرە هەبوو وە بە حەقیقەت کوژراوێکی زۆری بێمەعنا لەو بەینا. بەڵام هەڵەبجە بوو. هەڵەبجە کرایە قوربانی؟ طبعاً قوربانی. بەڵێ 27 ڕۆژی دەقیق پێشی ئەوە نوێنەرێکی تایبەتی وەزیری ناوخۆی ئێران کە عەلی ئەکبەری موحتەشمی بوو نردی بۆ لای جەنابی باوکم یاسنا لە ماڵی ئێمە کە بەڕێز ئاغای جەلایی پور بوو. من کە ناوەکانی ژەڵێم ئەوە هەمی بە دەقیقی و ماسەڵیشم لا هەیە. ئەوە یەکەم جار بوو ئێمە ببیستین مەسەلەی هەڵەبجە. یعنی پێش ئەوە باس نەبوو. لەگەڵ یەکێتی و پارتیوانش باز نەکرا. پێش ئەوە نازانم بەس بەنیسبەت ئێمەوە یەکەم جار بوو. بەڵێ وتی جەنابی من طبعا تەرجمەمە کرد فارسی و کوردی. جەنابی شێخ جەنابی ئاغای موحتەشمی سەوا و ڕێزی هەبوو پاش باشەوانە حەزیەکەیت بزانین ئایا ئێوە بە مەزەنەی ئێوە منتقەی هەڵەبجە ئێمە چەند کەس جێگە بۆ چەند کەس حازرکەین. یەکسەر بۆ ئێمە زۆر مفاجئ بوو ئەو پرسیارە. جەنابی باوکم فەرمی پێشی ئەوەی ئێمە ئەوە بڵێن بەلامانەوایە دەست بردن بۆ هەڵەبجە غەڵەتێکی گەورەیە. یعنی ئەمە مەحزەرەکە ماوە هەیە نووسینە. هەڵە غەڵەتێکی گەورەیە لەبەر ئەم وانە وتی بۆچی مەسەلەن لەبەر ئەوەی ئەوەڵەن هەڵەبجە لە ناحەی عەسکەری وە ئاسانە گرتنی ناڕەحەت نییە، منتەقەکەیشی لاپێچە زۆر دیار نییە بۆ نەسەرێکی گەورە بێ بۆ. کەواتە کورد و کرمانجی ئێوە ڕازی نەبوو؟ نەک ڕازی نەبوو. فەرمووی ئەترسی ئەوەشمان هەیە بە سەختترین شێوە لێی بدات. بەس بەحسی کیماوی نەکرد، بەڵام فەرمووی ترسی ئەومان هەیە بە سەختترین شێوە لێ بدات. باش ئەمە ڕۆژ دووسێ ئیجتیماعی کا بوو. لە دووسێ ئیجتیماعەکە داوای کۆبوونەوەیەکی گرنگ لە سنە لەوێ بەحس کرا. کێ بەشدار بوو؟ جەنابی باوکم بەشدار بوو، هەموو ئەو مامۆستاشەم هەموو ئەوە بەس لەگەڵیەوە بوو. ئەوە هەر بەجیان ئێمە بەس دوایە لە کرماشان بەعام لەگەڵ حیزبەکانی شابوو. حتا لەوەی کرماشانە مەسئولینی ئێرانی قیادەی خاتەم الئەنبیا و قیادەی ڕەمەزان و ئەمانە وتیان نوێنەری مەقاماتی ڕەهبەری وتیان ئێمە ئاخر ئەمە فەرمانی ڕەهبەرە. مامۆستا مەلا عەلی بیارە کە چەند ڕۆژی دوای ئەوە شەهید بوو فەرمی دەی ڕاهبەری ئێمەش بڕیاری داوە بەشداری نەکەین. و ئەمە ئاخر جاریش دووسێ وەفدی ناردجایی باوکم ئێمە قواتێکی گەورەمان هەبوو لە پشتی هەڵەبجە لە چنار و مۆردین. دوایی یا وەفدی مامۆستا شێخ نورەدینیشی نارد. دوایە مامۆستا شێخ نەجمەدینی هانەسوورە کە معتەمیدی جەنابی باوکم بوو بۆ زۆرچەکە ئەویشی نارد. لە ئەخیر جارە هەر خەمی بوو فەرمی بە من تۆش بڕۆ. نامەشی نارد. نامەکەشی هەیە کە ئەفەرمێ بەشداری نەکەن بۆ ئێوە. یعنی بەڵێ بەشداریتان ناکرد بۆچی چوون بۆ منتیقەیە؟ وەڵڵاهی تەواو بوو. یعنی ڕۆژ شەوی ڕۆژی 25 و شەوەکەی 15 و 16 تەواو بوو.
ئێمە چوین بەدەم کەس و کار و بەدەم میلەتێکەوە بەدەم خەڵکێکەوە یعنی پێش نیوەڕۆکەی ئێمە گەشتینە ناوشار کە گەشتینە ناوشار نیوەڕۆی 16 نیوەڕۆی 16 لەو دیوە یعنی یەک پێشمەرگەی ئێمە ڕۆژی گرتنەکە تەحەدا ئەەکەین یەک نەفەرمان لێ بوونی نەبوو قووەتێکی زۆر گەورەش بوو مامەعەلیم مامۆستا بەلاعەلی یعنی کەواتە ئێوە کاتی لێدانەکە بە کیمیایی لەناو هەڵەبجێ بوون نەک کاتی هەر پێشی کیمیاوێکە چونکە بەیانی ئێمە دەوری سەری سەعات مەکردی 11 و دەوری نوانە بوو لە ناو ئێمە دوای مەسیرەیەک بە ناو شارە وتیان وەڵا حەزەکەین بێن دەوێ مەسئولین لەوێن کوهی کوردستانی و هینی ئێرانی دابنیشن ئێمەش کە چوین بۆ قایمقامێت لە خزمەت مامەعەلیمە مامەعەلیم تەشریفی لێرا بوون بەرامبەرمان قایمقامێکی فارسیاندا نابوو یعنی پێشتر هی نیشان بۆدا نابوو یەکە ئیداری ئەوە یەکێک بوو لە هەڵەکان کێ بوو ئەو کەسە بەڕێزێک ناوێن نا ئاغای ڕەجایی ئەسفەهانی بوو لە هەجەی ئەسفەهانی بوو چکە مازین لە هەجەیان و دوو مەسعودیکەی ئێرانی موحسین و عەلی ڕەزایش دێبوون کورچێ لێبوو کاک شەوکەتی حاجی مشیر بوو کاک خادر کۆکۆیی ڕەحمەت بێ ئەویش هات و ئەچوو بین لەگەڵ ئێمە ئەمانویست ئەبێ ئەو خەڵکە بڕۆن دەرەوە کاک شەوکەت و ئێرانیەکان ئێستا لێ نەدرابوو ینی نا هێشتا لێ نەدرابوو چەند دقەیەک پێش لێدانەکە ئێمە ئەمانوی ئەمانە ئەبێ بڕۆنە دەرەوە ئەمە خەتەرە چونکە پێشی ئەوە بەیانی زوو تایارە لە دوورەوە بەسەر کەشەکانە ئاهات و ئەچوو بەڵام نەک قەسب و بەڵام لەم قسانە بووین کە ئەبێ خەڵ ئەوانیان نا ئێمە ئیدارەی شارەکەین ئێمە بۆ خەڵک ئیدارەیەکی خۆی دەڕاستیشە ئەوەیەکێک بوو لە هەڵەکان ئێران ئەوایە هەڵەبجەی تەسلیمی قیادەی کوردی بکردبایە فاویشی تەسلیمی مەجلیسی عەلا بکردبایە بۆی دوو نموزەجی جوان لە ئیدارەی شۆڕ بەڵام هەڵەی تیاکرا فەرمانداری نظامیەکەی مقەدەمی تەهرانی بوو کە فەرماندەری قارەیە ڕەمەزان بوو فەرمانداری ئیدارەکەیشی ئەو ئاغای ڕەجاییە بوو ئەسفەهانی بوو ئەمە هەڵەیەک بوو لەم قسانە بووین ئەوان ئەیانەوە ئەبێ خەڵکەکە بمێنن داکۆکی ئەوە کرا ئێرانیەکانیان ودیا هەردووکیان یەکێتیش و ئێرانیەکانیش ئەیانوت ئەبێ بمێنن کاک شەوکە دەیوت مامۆستا ئێمە ئەبێ ئیدارەیەکی مەدەنی دروستکەین بۆ ئەو خەڵکە ئێمەش وەقعەکەمان باوەڕمان یعنی ئەترساین لەوەی کەوا حکوومەت ناشوا قەڵتان بەڵێ چونکە حکوومەت ئەزانێت چۆنە باش لەم ئەسنابووین و یەکەمین لێدان لێداین کە لێداین دیار بوو ڕۆکێتێک بەرد ئەم دیومان ژووری ئەو دیومان کەوتو بوو هەتا ژوورەکە دیار بوو تەعمیر وشتیان نەکرد تازەیی گەچ ئەو ناوەی گرتەوە وەڵا هەر هەمومان بێجگە لە مامۆستا بەلاعەلی بەڕاستی هەمووی ئەوان خۆیان کرد بەژێری کورسی مێزەکە منیش خۆما بە عەرزە یعنی شتەکە ناهەموار بوو ئەو تەیارانە نزم بوونەوە و بەعزێ ساڕۆخ و ڕێکەت و ناپاڵم و دەنگێکی ناڕەحەت و وەڵڵاهی مامۆستا بەلاعەلی بە پێوە ئاوا بینەکەیم ڕاکێشاوتم کۆ قۆبەندانی شات پارچەیەک و بەرەکەوێ وەڵا هەر بە پێوە وەسا دوایەوە ئەو وەجباتنەوە وتمان نابڕینە دەرەوە کە چوین دەرەوە مەجموعەیەک زامار بوو مەجموعەیە کە هەر لە پێشەوە چینە دەرەوە زاماری کیمیایی جارێک کیمیایی نەبوو جارێک کیمیایی تا دوای عەسر دوای دەوروبەری عەسرا بوو ئەوەی یەکەم جار لێ ئەدا لەبەرەوەی کیمیاوی وەکو حاڵەتێکی غازی قورس بوو بنیشێت خاڵکی ئێمەش لە شەڕی عێراق و ئێران و شەڕی ترا هەمووی ژێرزەمینیانە بوو زۆربەی خەڵک چوو بوونە ژێرزەمینەکە زۆرێک لەوە تیاچوو تۆ چی دی مامۆستا بە چاوی خۆ من ئێستا ئەرسەکەم ئەوەی کە بینیومە و کە ڕسممان خۆم ڕسمیش گرتن بەڵام ڕۆژی یەکەم کەسمان فریا ڕسم نەکەوتین بەڵام ئێرانیەکان کامێرایان پێ بوو و بەڕاستی چاکیشان تەغتیە کرد و پاش قەسفەکەش بەڕاستی هەم پاش قەسفەکە پاش تیاچوونی خەڵکەکە بەڕاستی خزمەتی ئەوانەی کە ڕۆنە ئێران خزمەتیان کردن و ئەوانەیشی کە ڕزگار بوون و تەغتیەی ئەعلامەیەکی بەهێزیشان کرد لە خارجە ئەوە بۆ مەبەستی خۆیان بوو یا لەبەر خاتری خەڵکی هەڵەبجە طبعاً یعنی ئەوە بوو بەهۆی ئەوە کە زەمیری جیهانی بجوڵێ بۆ وەساندنی شەڕەکە ئەوە یەکێک بوو لە هەدەفەکان هەڵەبجەش وەکو کانگایەکی دینی
معرض بوو هەر لە زووە ئەو زەربەیە بەر بکەوێت کە لەوێ بەری کەوت. اینجا ئێمە چوینە قەراغی شار مزگەوتی خالیل لێوە جێماین و کاشێخ دلێر و مەجموعەی قیادەتەکانی پێشمەرگەکانی تریش لەگەڵمان مەعالیمە بەعزێک مانوو بوون چوونە ژوورە خەوتمین من لە حەوشەکە سیرمە کرد ئەم تایارانە بە نزمی هەر 5-6 دقە جارێ سربێک تایارە هات پۆلێک بە ئارەزوی خۆی شاری ئەکوتا 1 تەقە نەبوو بەرامبەریان یعنی ئەوەی یەک بوو لە تاوانەکان کە تۆ شارێکی حسابی وایان نەکردنەوە یاخودی مامۆسا بۆ مێژوو تۆ لەو باوەڕێی کە هەم ینی بەلایەنەوە گرنگ نەبوو بی هەم ئێرانی شۆمی عراقیش مادام شارێکی مەزلومە و میلەتێکی مەزلومە و ئیتر واشی لێبێ ئەگینا بۆچی حقیقەتەکەت بۆ باسەکەم شتیان نێنە من حقیقەتەکەت بۆ باسەکەم بەڵێ ئەگەر دادگای دنیایی هەبێ حتمما مقەسیری تا بەدایەکە خۆ ئەگەر لێژی نەبێت دادگاکەی قیامەت هەیە بەڵام ئەوەی کە من خۆم ئەمدی بە چاوی خۆم کە ناپاڵنی ئەدا لە عەرز نەفەر بێ هیچ ڕوبەڕووبوونەوەیەکی ئاسمانی نەبوو 1 زەڕە دوای 3-4 دوای ئەوە ساڕۆخێکیان هێنا دانا لە لای بەڵخا تارێکیان قسە خوارە ڕسم گرتووەوە تا لەوێ 1 تیارە کەوتە خوارەوە لە نزیکەوە ڕسممان کرد ئەو ڕۆژە لە عەسرەکەیە مەجموعەیەک پێڵە نەزانم چەمی قەیاغەی پێڵن ئەو لای ماڵی شێخ ئەحمەدەوە هات بەرەو باوەکۆچەک مەجموعەی خۆیاندا بە عەرزە تیارە هات لەسەر باوەکۆچەکۆ کە لێیان دەنگی کەم بوو اینجا ڕەنگەکەیشی وەکو زەرد و سەوز و ئاوتمان ئێمەش نەمانەزانی وەڵڵا ئەوە پێی نەما ئەکسپایر بووە ئیترەوە ئاخرە هینێتی ئەوەنەی وەشان بوو وەڵا پاش تۆزیە ئەوانە هەڵ نەسانۆکە لێدان ژنێک قیڕانی وتی غاز خنکام تۆزێکی نەبەر تەیرە ئەبابیلە ئەڕۆی ئەوەختەوا بوو تێرە ئەبابیلە بوو بەهار بوو کەوتە خوارۆ من و محەمەد مامۆستا مەلا عەلیمامەم بەیەکەوە بووین وتم بەخوا ئەمە هینێکی خراپ من بیستومە کە تەیر کەوتە خوارۆ بە جارێکی هەڵماوە هەم کەوت وتم وەڵڵا هیچی میاویە یعنی بەحەقەت ترسدای گرتین چونکە ئێمە هیچیشمان پێ نەبوو ئێمە کە بەشدار نەبووین 1 نەم ماسکیان پێدا بووین نە هیچ جارانی تر کە هاتینەوە بۆ وێنەگرتن ماسکمانێ نابوو کە هاتینە ئەوەماندی هەڵمان ناوتمان بەخوا ئەوێ دوایە مەجموعەیە ئێرانی بە سارەیەکی جۆرێکۆ لای خەبەرەی گوڵان نابوون من جامانەکەم بە وشکی پێچاو بە دەموچاوم و هەناسیشم تم و چوون بۆ لایەن بکاکە بە فارسی ئەوە کیمیاوی تەقانەوەتی ناوەڵا ڕۆحی خەڵک مەبەن و وانێ وتم باخە بە چاوی خۆم من تیرم دیوە کەوتە خوار و ژنەکەش قیڕانێتی لە غاز و بۆنیش ئەو ناوەی گرتبوو تەقریبا وەڵاوتی ئەبێ تیکە بەرداری بکەین و بینێرین بۆ مەرکەز و مشخص بێت چنەوە ئەیکە و دژی ئەوە بێنین بیوەشێنین جا تا ئەوە ئەکرێ خۆ میلەتە تیاچ وەڵا کاکە لەما بوون چین خەڵک لە ناچاری ئەم تەنگە نەفەسی و ئەم غازە ئاهاتە دەرەوە ئێمەش دەبەردەمی گوڵان نبووین خەڵک ئەمرد بەڕێگاوە مامۆستا وەڵڵاهی نەفەرم دی بوو دەمو چاوی توا بووە بە چاوی خۆم ئەوم یعنی ئەمانەی وەکو بڵی سوتا بوو خەڵک زۆربەی هەناسەی مامۆستا مەلا ساڵح ئەو پیاوە عەزیمە هاتبوو گیانیتیان بێهۆشیش بوو هەتا ماوەیەک و دوای جگەرە خواردنێک هۆشی کردەوە بەخۆیان ئێمە لە خزمەتیا بووین و مامۆستا ئەوانەی کە لە ناو هەڵەبجەیە شەهید بوون هەمووی خەڵکی مەدەنی بوو یاخۆ ئێرانیەکانیشی تیا بوو وەڵڵاهی ئێرانیشی تیا هەبوو بەس ئێرانیەکان خۆیان زوو پێشی ئەوە پێشی لە عەمەلیاتەکانە تەسیانە بوو ئەوانیش مەجلیسیش لایەن بردبوون بەڵام ئەوەی کە مابوو مەیتەکان بەشێک جوندی فەقیر دابیان بکوژ بۆ ناوە حکومەتی عێراقی لە دۆڵی دڵێ و لە بەعزە شوێنێکە بەعزێ جوندی مەدی کە کوژرا بوون مامۆستا ئەو هەموو جەنازەیە چۆن نێژران چیان لێ هات ئەو هەموو جەنازەیە خۆی لە ڕاستیە ئەتوانین بڵێن بە تەنیا ئەو برادرانەی ئێمە بەحتەحەدا بە ڕەسمیشمان هەیە بە حتا ڕەسمگرتنەکەیش بەس برایانی ئەعلامی ئێمە باوکم جنابی مامۆستا فەرمانی دەرکرد مەجموعەیە لە مامۆساکان مامۆستا مەلا عەبدوڵڵای گوڵپی مامۆستا شێخی سەرگەتی مامۆستا مەلا محموودی ئازادی بێن بۆ مەسەلەی سەرۆکاری ئەو مەیدانە چونکە زۆری بۆ هێنا مەیتەکە زۆر بوو
حتا نامەیەکی نووسی من بردم بۆ لای نامەیەکی نووسی بۆ ئاغای منتەزیری داوای کرد لەوە کە مەنعن مەکائین نییە مەیتەکە بشارینەوە ئێمە ئەو خەڵکەی ئێمە حاجی باقی ئەو مەجموعە برایانەی مەڵبەندی یەک کە بە ڕەسم هەمانە مەیتیان لەناو بەخوا بەعزێکیان ئەمەنە سەخت بوو ئاوسا بوون بۆنێکی سەخت یعنی ئێمە من دوو سێ جار ئینەکەم لابر تەحملم نەئەکرد هەم بۆنی کیمیاوی هەم بۆنی ئەوان کەواتە لە گۆڕی بە کۆمەڵا ناشت بەڵێ هەموویمان هێنا بۆ من ئەوەی کە ئاگام لێبێ مەجموعەیەک بۆ شەهیدان لە ژێرخانەکە لە چەند ژێرخان بووە 60 تیا بووە 60 تیا بووە لە کۆڵانەکانە کۆ ئەکرانەوە ئەم بەرانەی ئێمە بەسەر مەڵبەندیە بەس برانی ئێوە یا خەڵکی واللهی خەڵکی ئەهالیش مەجموعەیەکی کەم هەبوو حیزبەکان یەک بە شەرم نەدیوە بە تەحەدا ئەڵێن بایەکیان بێن دلیلێک بێنن ئێمە ڕسممان هەیە دلیلمان هەیە حتا نەک ئەوە مەجموعەیەکی قەرارگاش وتیان مەجموعەیەک ئەسیریان هێناوە من ڕسمی ئەسیرەکانم گرت لە شوێنێکە لای ئەسیرەکان ینی جەنازەکان ئەسیرەکان جەنازیان بێنە حتا دەستیان من سیرم کرد دەستکێشیانە دەسانە بوو دەستیان وەکو حاڵەتی ڕزیوی بەسەرات بوو بەزەیشم بیانات مامۆستا هەندێک شتی مێژووی هەیە زۆر گرنگە باسی ئەوە ئاکرێ ئەمە مەلابەختەیە شتێگەڵێ بۆ خۆی باشکراوە توێتی گوایە خەڵک دەستی پەنجەی خەڵکی بڕیوەتەوە بۆ مەسیلەکەی دزی کراوە و پارەی بانکی هەڵەبجەوە پارەکە چی لێ کێ بردی تا ئێساش کەس ناڵێ ئەو پارەی ئەڵێن بەعزێک لە مەسئولینی یەکێتی بردوێتی خۆیان ئەڵێن بەڵێ چیان لێکە بۆ شویان بردووە ینی بردیان پارە ئەوەی ئەوێ بڵێ پارە بۆ خەرجکردن نەخۆ پارە بۆ هەڵگرتنە پارە بۆ خەرجکردن ئاویرەخۆ پارە بۆ هی نییە دایدەی لە بەڵگە هەیە مامۆساوە ینی وەکو بەڵگە ئێمە هەموو بیستن هەیە مەسەن ماڵی ڕەشعەزیز کە ئەو شەوە لەوێ بوون و بانی پارەیان لێبرابێت یا ئاڵتونیان لێبرابێ یا ئەوەی بانقەکە یا ئەوەی دەست بڕینەکە لەوانەیە خەڵکی خارجی کوردستان هاتبن لەوێ ئەڵقەی ئەو شەهیدانە ئەو زەحیانە ئەوانیان ئێمە بەعزێک لە ڕسمە من خۆم ڕسمم هێناوەتە پێشەوە بۆ ئەوەی گوارەکە دەربکەوێ لە کچێکی ضەحیە شەهیدێک لەوانە یان زۆرێک لەوانە من سێفلی من بەدەستی خۆم بەڵگەت هەیە کە مەسەلەن پەنجە بڕابێتەوە یاشتیوە نیت ناوەڵانی بە سێفلی من بەڕست بەدەستی خۆم گرتووە یەکێکیان سلایت بوو ئەو دوانەکە تێکەڵ بوون لەگەڵ ئەوانەی ئەعلامە برایانی ئەعلام بە تایبەتی کاکسەر بەسێکمانە بوو ئیسەر لە بریتانیایە لە هەمویان زیاتر ڕسمی گرت کاک عەزەتی کە لە عەلاقات بوو عەزە شەفیق لە باو کۆچەکی کاک موحسینی مامۆستا مەلا ساڵح مەجموعەیە لەو برایانە کاک ڕزگارێکمانە بوو لە ئەعلامە بەڕاستی دەوریان هەبوو ئەمان بەڕاستی اینجا ئەو برایانەی مەڵبەند کاک حاجی باقی و مەجموعە من بە چاوی خۆم ئەمدی مەیتەکانیان ئەهێنا بەعزێکیانم ڕسم گرتووە هەتا ڕسمی خۆشمی تایە لەناو ئەوانە چەند جاریکەش وەفدی ئەعلامیمان هێناوەتە ناو ئەوێ بەڕاستی ناکرێ وەصفی ئەو حادیسەی هەڵەبجە بە بەرنمەیەکی ئاوا کەم یا ئاوا بچووک بکرێت بەڵام ئەوەنە هەیە بەڕاستی ئەڵێم هەڵەبجە زۆڵمی زۆری لێکرا لە هەموو عمریا ئێستش محافزەتێکیان هەر ناوەڕۆکە خۆزگە هەر باسی مێژووەکەین ئەوە هەڵەگرین بۆ کاتێک کە باسی ئەم سەرمە بەسمەوەی خۆزگە وەکو پایتەختێکی قوربانی بمایەتەوە بۆ پێناسەی مەزڵومیەتی ئەم میلەتە لەو بوارەدا کاری زۆر خێرخوازی و شتان کردووە بەڵام مامۆسامەوێ هەڵوێستی وڵاتانی عەرەبی ئیخوان لەسەر هەڵەبجە زۆر زەعیف و لاواز و تەنانەت ئەو سعودیە گەورەیە دوو بریناری هەڵەبجەی وەرنەگربی با لەوێ تەداویکە بۆ خۆی وەکو ئیخوان لە ڕاستیە ئەوەی کە قیادەی خەلیجە کاریگەری سیاست و ئیعلامی ڕژێمی عێراق لەسەر خەلیج هەبوو هەتا جارێکیان ئێمە یعنی لەبەر خاتی عێراق وایان نەیان کردووە ئەی لایانی ئیسلامیەکەی ئەی لایانی مرۆڤ حەزیانە کردی سێ من بەڵەوەگامان لایە کە باوکم نامەیە نووسی بۆ ئیتحادی عالمی منظماتی طلابی لەینەکە دڵمان لەگەڵ تا سەبر بگرن بەڵام کە ئەحداسی کۆیت بوو ئەتر کرایەوە بۆمان کرایەوە ئێمە چەند جار لە خەلیجا کە
أو مؤتمريان أصلا مؤتمرك بناوي تضامن لقل ملتي كردا لشارقة كرا هر أو اتحاد منظمات طلابية يعني ما جاري كان ل جدة لدعوتي رابطة عالمي إسلامي من دكتور عمر عبد الله نصيف رئيس إخواني كويت ليبو الشيخ عبد الله المطوع فضيلة الشيخ أحبك لأنك مجاهد مسألة كويت براسي زورك لبردكاني هالضايوا بلام إخوان براسي أجر شي بيان ناخوش بموضوعك صلاح شادي ومجلكش بلام وكو تنظيمك دولي وكو تنظيمك عالمي هيش بيان شان درك بيان من نبدي وبيان لا باكستان ولا اللهين تانهبو نينراتي تانهبو وانا لقل أسامة بن لادن والقاعدة وما علاقة تانهبو يما لقل أوان نماندي وتعيسى من خمسمة باكستان بجار كاسية وبينيوتي والله من بالنسبة إيما ومن نمبيني بزوت نوا وانا ماما بيشم بينيايا أمود بينيوما أو برادرانيش من إيما وكو إعلام ودبلوماسية دي شانا كرت زياتر كوركاني ماما ساملا علي وانا بيني والله من نازانم أبيها الأخوان ببرسي زور باشا ماما سايمة بشو يجينو داي جيجا بقفتوكو كمان دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ شێخ عەبدوڕەحمان ڕاپەڕین و دوای ئەوەش کۆڕەوەکە ئێستا بۆ بە مناقەشەیەکی گەرم ئەو کاتە بەرەی کوردستانی هەبوو ئێوە هەبوون باسی ئەندازیاری ڕاپەڕین و ئەم شتانە بە تایبەتی لە بینی یەکێتی و پارتیاخۆ ئەو کاتە بەرەی کوردستانی هەبوو جەنابی مامجەلال لە دەرەوە سەرۆکی بەرەی کوردستانی بوو کاک مەسعود لێرە بوو کاک نەوشیروان جێگری کاک مەسعود بوو ئەم بەسەلەی ئەندازیارە چی ینی بۆ شێوەیە شەخصی کراوە لە ڕاستیە هەمووی گەڕێتەوە بۆ ئەوی تاریخێکی باوەڕ پێکراوی نووسراوی معتەمەدی فەرمینیە لە کوردستانە ئێمە نامەمان لەلا هەیە کە جەنابی باوکم نامە ئەنووسێ بۆ قیاداتی جەبهەی کوردستانی لە زمیانە بۆ کاک مەسعود بارزانی جوابەکانی ئەو دوو نامەیە یەکێکیان پێش ڕاپەڕین بەڵێ یەکیان 28 ڕۆژ پێش ڕاپەڕینە یەکیان 12 ڕۆژ پێش ڕاپەڕینە باسی ئەوە ئەکرێت چۆن بکەین بۆ ڕاپەڕین تەکبیراتی تایە اینجا وەفدی یەکێتیش هاتن بۆ ماڵ و بۆ لای باو دانیشتن کرا طبعا هەموو لایەکمان تەنزیم داخلیمان ناو بە تایبەتی ڕانێ ئێمە بە قووەت بووین هەم ئەوانەی کە چەکداری حکوومەت بوون هاوکاریان دەکرد وەکو کاک عەباسی بایز وەکو ماڵی ئەنوەربەگ بەڕاستی ئەوانە پێشی ڕاپەڕینیش هاوکاریان کردووە ئیتر نازانم من بۆ خەڵکی تر چۆن بێ بەڵام بۆ ئێمە هاوکاریان نواندووە دژی حکوومەتی عێراقیش اینجا ڕێخستنەکانی ئێمە بەڕاستی دەوریان هەبوو مەجموعەیەکمان لە هەولێرە شەهید کران لە کاتی ڕاپەڕین پێشی ئەوە پێش بە فلیمی ڤیدیۆ ئەمانەکە باڵیانە بەستن هەر ئەڵڵاهو ئەکبەرەکە شەهیدیان کردن ئەوانەی سلێمانی شەر هاکەزا بەڵام ئەوانە هەر وەکو تەنزیم ژیراون یاخود ئامادەکاریان کردو بۆ ڕاپەڕین نە وەکو تەنزیم ژیراون بەڵام ئەمەی ڕاپەڕینەکەی ڕانیە برایانی ئێمە زۆر بەشدار بوو لە ساتا وە کە ئەوان دەست پێشخەر بوون بەڵام هەموو لایەکمان چاوەڕوانی دەرفەتێ بوون وەزعمان زۆر خراپ بوو بەڕاستی هەموو لایەنەکان وەزعمان ئێران نەیەڵا بچینەوە بە خاکی عێراق وەزعمان زۆر خراپ بوو ئەوە بوو بۆ منفەسێک بۆ ئێمە هەم جەماوەرەکە پشتی قایم بوو بۆی کەوا پێشبەرگە دێتەوە و ئیش ینی ئەساسەکە جەماوەر و تەنزیم کردیان ئێمەش زوو فریا کەوتین هاتینەوە بۆ ناو وەزعەکە ینی ئێمە ئیسە لە ئەمنە سوورەکە ڕسممان هەیە زوو بەس دوایی گرتنەکە بەڵام شەهیدێکی قارەمانی ئێمە کە محەممەدی حاجی مەحموود بوو ئەڵێ لەو کە حتا ئەو برایانەی یەکێتی و ئەوانی کەش باسیەکەن ئەڵێ ئەم پەلەماری جەلادەکانیەدا لێ ئەدان تا شەهیدیان کرد و تێزامیان کرد بەسەریان ئەو شەهیدەی تەنزیم کەواتە توانین بڵێن ڕاپەڕین
هەم لە هەناوی خەڵکە و دواییش یەکەم پێش هەموو شتێ هەناوی خەڵک بوو بەڵێ یعنی ڕاپەڕین هەلو مەرجەکان هاتبووە دی بەڵێ مەسئلەی ئەلبەتە وەکو ئێستا باسی ڕاپەڕین کەی بۆ ئەمجی لەگاڵتەی لێ چکە بەس ئەکەی خراپە بەڵام ئەساسەکەی وەکو تاریخ زۆڵمەکە گەی بۆ قایمایی کەویش تەبیعەتی سنەتی خوایە لە کەونا لە قایمایی ئابچڕێ نەک لە باریکیە سەدامیش نانی شوانی خوارد ئەو پەنیان پێدا بۆ کۆیت مجاهدین دەوریان چی بوو باسی ئەوواکرێک ئەوان دەورێکی گرنجیان هەبوو لە کەرکووک بە تایبەت ئەوەی کە پێی کە ناو ئەبرێن بە مجاهدینی خەڵق مع الأسف دەورێکی زۆر خراپیان هەبوو ئێستا لایەنە کوردەکان دەورێکی پیاوانیان هەبوو هاوکاری شۆڕشی کوردەکانی بڵێن ڕۆژهەڵات بەڵێ زۆر دەورێکی پیاوانیان هەبوو حتا کاتی خۆشی بەخوا ئێمە بەدزیواتینەوە بۆ ئێرە وەرەقیان بۆ ئەکردین ئەوەنە دەوری پیاوانیان هەبوو کەواتە باسی مجاهدینی خەڵق بەڵێ هاتن بە ئێوە بەڵگەتان هەیە لە بەڵگەمان تەنیا فیلمێک لەلای ئێمەیە کە بە مەجموعەیە دەبابەوە هاتن بۆ کەلاروانە بگرن ڕسمی سەرکردایەتی کورد و بە عالەمی پەرچەمی کوردستانەوە هاتن ناوە هەتا پێشمەرگە لێ هاتنە دەست بتەمان پێشمەرگەی ئێمە زۆر لەوێ هەبوون کاک کەمال زاوای ئێمەش لەوێ بە کامێرەیەک لەوێ ئەبێت لە ڕسمەکە واقعەکە ئەگرێت و زۆرێکی خەڵکیشان شەهید کرد خەڵکی بێتاوان ئەوانشمان لایە مقابلەی یەکیان کچی دکتۆرێکە دوایە هەموو دەبابەکان یەکیان بە غەنیمەت برایانی ئێمە گرتیان و مەجموعەیەک چەکی زۆر و ئەوانەیش کە هێرشیان هێنابوو لە بەناو مجاهدینی خەڵق هەمویان کوژران لەوێ تێچوو دوای ئەوەی کە ئەوەی کۆڕەوەکە جارێکی تە خەڵک گەڕێتەوە بە تایبەتی لە مەسلەی هەڵبژاردن و دروستکردنی حکوومەتی هەرێم و ئەوانە ئێوە دەورتان چی بوو باسی ئەوەت کرد کە ئێوە بەشدار بوون لە هەڵبژاردنەکەیە بەڵام دەنگی پێویستان نێنا بۆی بچنە ناو خۆی دەنگی پێویستەکە غەڵەتەکە لەوا بوو ئەو بربەسی لە بربەسە نیسبەتەکە خاسە حوتەکە ئێمە پێنج وردێک کە من خۆم لە هەڵەبجە تا ئەربەت بە خۆم و ماڵەوە ڤیدیۆمانەگرت من تەزویرم گرتووە لە لام هەیە یعنی ئەو فلیمانە بەس لای ئێمە تەزویرم گرتووە کە کارە ئاڵێ دەنگ بە بەڵێ مامەساڵە باڵێ مام جەلال هەر ڕاستمەکەم گرتووە بە ڤیدیۆ تەزویراتێکی زۆر کرا لە هەڵەبجە و لە ڕانیا بەرامبەر بە ئێمە وەلەو جەنای باوکم کە هەڵ بۆ ئەوە بوو خۆی باوەڕی بەوە نەبوو بەس لە ڕاستیە تەوەجوهێک هەبوو کوردستان ببێ بە سێ دەسەڵات کە ئەگەر ئەوە هەبوایە سوڵتەی قەزایی و تەنفیزی و تەشریعی هەریەک لەو سێ بەڕێزە کاک مەسعود جەنای باوکم مام جەلال ئەگەر هەرێکیان سەمێمە وەکو گونجاوین سوڵتەی قەزایی باشە مامۆستا خۆ ئێوە هەر لە ناو خۆتانە ئەی کێشەکانی ناوخۆی بزوتنەوە بۆ دروست بوو بۆچی بڵێن هەر سێ براکە مامۆستا مەلا عەلی و مامۆستا مەلا عوسمانیش و مامۆستا مەلا سدیقیش مەسە مامۆستا مەلا سدیق نازە دروزەکە یعنی هەر یەکە ئەو ئەجا خۆ ئەوە علاقەی بە دیموکراسیەوە نەبوو ئەوە بوو ئەوەش غەڵەتە خۆی لە کاری ئیسلامیە ئەسڵەن غەڵەتە دوولایەنی من هەموو جارێ میسال بەوەی هەموو جارێکیان داوەت کرابووم بۆ متەرێ لێرە قەناعەتی خۆم وایە بچیتە مزگەوتێکەوە سێ چوار جەماعەتی تیاگە چەندێ عەیبە و بێمعنایە لە ساحەیەکی بچووکی وەکو کوردستانە بڵێ سێ چوار جیهەت بێمعنایە ئەتوانی لە ناو جیهەتێکا بڵێ مەجموعەیە ڕەئی وایە ڕەئی وایە هەر لە ناو سەحابەی شابووە ئەوە ڕەئی وابوو ئەو ڕەئی وایە ئەو ڕەئی وایە ئەمە قەینا بەڵام یەک جیهەتی تۆ چونکە ئیسلامێکە وەکو ئەوی تر نییە یەک قورئانە یەک خوایە یەک قورئانە یەک کەواتە خەتاکە چێوەیە بۆ بێ خەتاکە هەر بەرامبەر بێ ئێوە خۆتانیش هینێک هەڵەتان نەبوو هەڵەیە چۆن ئەوەیەکە لەو هەڵانە ئەوەیەکێکە لەو هەڵانە کە لایەنی ئیسلامی تۆ سیر بکە لە تاریخ لایەنی ئیسلامی مەبەستم خۆتانە ئەو لایەنی ئێوە هیچ هەڵەیەکی نەکرد یا هەڵەکان هەمووی بەرامبەر کرد ئی بزوتنەوە و جیابوونەوە و دروستبوونەوەی ئەنساری ئیسلام و چوزانم ئەو هەموو باڵێنەی ناوهینەوە من بۆم بەحس کردی بۆ جەنابەت ئەگەر کاری ئیسلامی بەو شێوازە شەرعی خۆی نەڕۆی بەڕێوە وای لێت هەر لە تاریخا هەروە بوو یعنی تۆ ئەوێ سەر ئەوەی کە لە سەرۆکاری ئیسلامی کاری ئیسلامیەکە عالمی تەواو بێ خاوەنی ئەو مواسەفاتە تەواوە بێت
کە ئەوە غەڵەت کرا بەرامبەر بەوە ئەو هەموو غەڵەتەیە بەوە ئەی مامۆستا ئیسلام پێویستی بە چەک و جیهاد و ئەوانە هەیە ئارە والله ئەگەر چەکی نەبێ هەر ئەسڵەن هەر معنای نییە چونکە لە ئاەتی قورئانە ئەو هەموو باسی وأعدوا لهم ما استطعتم من قوة اینجا ئەصحابە بامساعدە فەرموو ئەگەر سەحابە یەک سەحابە نەبوو چەکی پێ نەبێ ئەمە یەک لەلایەکی کەەوە بەڵام جەنگی ئیسلام کەیە أذن للذين يقاتلون بأنهم ظلموا تەنیا لە حاڵەتێکا زۆڵم لێ بکرێ ئەگەر تۆ مەجاالە هەبێ بە حیاتی نابێ پەنابەری بۆ شەڕەکە بەڵام قووەتیش پێویستە بێقووەتی کەواتە ئەو کاتێک کە ئێوە ئینتان هەبوو چەکتان هەبوو زوڵما کرابوویە چەکتان هەبوو مامۆستا ئەگەر بۆ دیفاع لە میلەتی کورد نەبووایە مامۆستا مەلا عوسمان و ئەو کۆمەڵە مەلا بۆچی ئەلانی هیجرەت و جیهادیانە کردژە مەبەستم لە دوای باشە ئەکرێ ڕاپەڕین ڕاپەڕین بۆ بێخۆچەکەی ئەبا جێشێ بێ لە جێشی کوردستانە غەڵەتەکە من ئەڵێم لەوێ بوو کە ئەبوایە ئەمە هەمووی پێکەوە بووایە شەڕی ناوخۆش کە ڕووی داوە خۆ هەر ئێمە نەبە ئێمە ئاخر لایەن بووین کە پرژی ئەمەی گرتووە ئەو لایەنەی کە شەڕی ئێوە یەکەم لایەن بوون کە شەڕتان کرد ینی یەکێتی و بزوتنەوە بە یەکەوە شەڕیان نەکرد قەیناکە ئێمە ئاخر جیهەت بووین کە شەڕی لایەنی ئەو من ناڵێم هەموو ئەو لایەنە بەڵام شەڕ خوازانی ناو ئەو لایەنە یەک لایەنم پێ بڵێ لە کوردستانە شەڕی لەگەڵان نەکرد حتا ئێستا کە شەڕ نەماوە لەناو خۆیانە شەڕیانە جار خواردنەکە چییە ینی ئەمە ئێمە ئاخر کەس بووین و لە دوای ئێمەش کۆتایی هات و جەنابی باوکم و ئەو کۆمەڵە مەلا ئەستەن هەموو تەمەنیان لە سوڵحا بووە ئەو کەسانش ئەو جیهەتانش کە ئێستا دوای ئەوە دروست بوون و ئەیکەن بە ئەدەبیاتی خۆیان و لەسەر ئەوە خۆیان پێ دروست دەکەن کاکە ئەوان وجودی نەبووە کابرا وجودی نەبێ لەگەڵ کیا شەڕ بکات ئاخر لەگەڵ کیا شەڕ بکات ئەمە ئەوە یان ئەگەر جارێ هەر وجودی نەبێ و خۆی گوناهێکە کە ئەوایە ببووی تا سڵح بکردن هەرچی ئەو لایەنانەیە بە خەڵماڵی ئەو نۆربەگی بێتواتە دەوریان نەبوو لە سڵحەکانی کوردستانە بینی ئەمەوەی کێتیە مامۆستا جەنابە دەڵێ مامۆستا مەلا عوسمان و توێتی حەز ناکەم دوو کەڵە شێری کوردیش شەڕ بکەن ئەرە وەڵڵا ئەوە لە جیهەتێک بوو هاتن بۆ ئەبێ نەک هەر ئەوە جارێکیانی مەشهورە کە یەکێک لەوانە گیرا بوون وتیان ئەمە یەکێتی و وایە عەزێت دراوە کە بێیزانی فەرمی دکتۆر ئیبراهیم ئەوە ماون لە حیاتە دەگەڵ مەلا سەیری کەم زان ئایا ڕاستی ئەوە لێدانە لە پشتی وتیان بەڵای خۆبا وایە ئەمەنە ناڕەحەت بوو زەختی بەرز بۆ خوێن لە چاو و لوت و گوێیان ئەوەنە ئەم عالمانە فێری ئەوە نەبوون غەیری سەوح و ئاشتەوایی لە بینی میلەتە بەڵام بەداخەوە ئێمە برایەکی خۆم شەهید بووە و دوو برایەکی ترم و لەگەڵ خوشکەزایەکما تا ئێستا سەرنوق من لای مەجموعەیە جەلادی ئەم کوردستانە کە وەکو ئەنفال بەحسی ئەنفالی شەکرێ بەڵام ئەمانە بەناو ئەنفالی وەڵام مناڵی ئێمە تا ئێستا سەرنوگم کردووە و ئێمە هەر بە دوای مەسەلەکەیان تا ئینشاءڵڵا سوراخیان پێدا مامۆستا بۆچی مامۆستا مەلا عوسمان بارەگاکانی خۆی لە هەڵەبجەوە گواستەوە بۆ منتیقەی پشدەر ئەمە لەبەرەوەی هەیمەنی ئێرانی ینی ئێران زەختیان لێ کردیا هۆکارەکە چی بوو؟ وەڵی جەناوی مامۆستا و ئەو مامۆستا بەڕێزانە دائیمەن حەزیان کردو لە ناو میلەتی خۆیان و لە وەسەتی میلەتی خۆیان نابێت ئەیجا خۆ هەڵەبجە وەسەتی میلەتی خۆیان تر هەڵەبجە بۆ ئەتیبارەی کە هەمووی هی خۆمانەوە قایدە خۆمانە ئەوێش مەجموعەیەکی زۆر لە خەڵکەکان حەزیان کردووە لەوێ بێ و تەبعاً نیسانیش لە وەسەتی ناوخۆیان بێ باشترە تا نزیک بێ لەسەر سنوور بەهێزترە بێ بڕوە بڕیارەکانی بەقووەترە بێ هەمیشە حەزی کردووە لە وەسەت و لەو شوێنانە ژیان بەرێتە سەر مامۆستا لە ڕانیە ئەندامەڵبەندێکی کێتی ئەکوژرێت بزوتنەوە ئەیکوژێ بەڵام ئاڵێن مامۆستا زۆری پێ ناخۆش بووە بۆچی کوشت بۆچی ئەوەکو بزوتنەوە بۆچی ئەوەتان کرد و مامۆستا بۆچی پێی ناخۆش بوو خۆی کە لە ڕاستیە کە ئاگر ئەبێ گەورەکان هەوڵ بدرێ ئەم ئاگر و موسیبەتانە ڕوونەدا کە ڕوودا دائیمەن تەڕوش بەیەکەوە ئەسووتێت ئەمانەی کە لە ناو جیهەتی مقابلا کە شەفرۆش بوون و بە هەموو لایەک شەڕیان فرۆشتووە ناو ئێمەشان ڕەنگە کەسانێکیش کڕیاری بێسەلیقە بوو بێ کە ئەو شەڕی کردیوە کە شەڕی کردیوە فعلاً مەسئولێتی ئەوەی نەبردو سەر شەڕی کردیوە کریاری ماخولی تیا بووە و ئەوە کە ڕوویداوە فعلاً من کە گەڕامەوە بە حەقەت من نازانم لەوێ چۆن بووە ئەو کوشتنەکەی
بەس کە گێڕامەوە بۆ جەنابی باوکم زۆر ناڕەحەت بوو فەرمووی ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون و هەوڵی ئەوەشی ئەدا کە هەرچۆن ببێ ئەو سڵحەک ببێت و ئەوان وەفدێکیان ناو تەڵان لە ماڵی ئەنوەر بەگی بێتواتە کە مەمنونیانین لەوێ میوانداری وەفدی سڵحەکە کرا و ڕێژ کەوتین بەڵام نوێنەر بوو مامۆستا وەکو حکومەت هاتبوون ئەحمەد شەریف و کاک قادر و واللهی ئێستا بە ڤیدیۆ هەمانە لە بیرم ئێستا ینی لەوێ هیچی لێشی نەبوو ینی واللهی تقریبا ڕێکەوتین بەڵام دوایە ئەوان هجومیان هێنا بۆ بەعزێ جێگەی تری ئێمە و مع الأسف ئەوانەی کە شەڕی هەڵگیرسیە نەربوون ئیدامیاندا بە شەڕەکە و ئەو شەڕە ناڕەحەتەی لێ دروست بوو کە دوایی وەفد لە دەرەوە هاتن و لە ناوە بەتایبەتی وەفدی کوردستانی وەکو سەرۆکی هەرێمی ئەو کاتە کە ناوی سەرۆکی هەرێم نەبوو دەوری هەبوو لە سۆڵ بەڵێ دکتۆر ئەحمەد چەلەبیش دەوری هەبوو لەگەڵ ئێمە ئیتفاقی سعودیەکانیش هاتن وەفدێکی حزبی ڕەفاش هات کێنەوەیەکی شێخ سەعیدی پیران بوو دکتۆر فواد فرات و مەجموعەیەک بوو فەتحوڵڵا ئەرباش لەلایەن سازەربەکان و ناردبوونیان هەموو ئەمانە هاتن بەڵام ئەساسیەکە کاک مەسعود بارزانی لەگەڵ ئەحمەد چەلەبیش هاوکار بوو مامۆستا بۆ مێژوو کاتی ئەوەی کە مامۆسا بەدیلیە گیرێ معامەڵەیەکی باشیان لەگەڵاکە دیاخرا واللهی طبعا یەکەم جار نەناسرا جاوانەی بەسەوە بوو و ئەو جەماعەتیش کە هاتن بۆ ئێمە یەکەم جار من ئەمانەم چە کرد چەند نەفەر بوون چەکەکانماندانا و گرتمان بەڵام طبعا عەزێتمان نەدان نەیشمان بستنەوە هەر لە دوورەوە داماننا بەس دوایە کە سەیرم کرد زۆر ئەهاتن زۆر بوون و ئێمەش جەنابی باوکم کە پێیان زانی مەسەڵەن نەمانتوانی بە پێ زۆر بگەڕێ و مناڵ و مناڵیشمان لەگەڵا بوو ئیتر بەمانە وتبکە کە ئێمە وەفدی سڵحین چەکەکان هەڵگرن وڵاکە زۆریان هین کرد چوار دەوریان گرتین بەس مامۆستایان نەناسی بەڵام دوایە کە مەسئولێکیان ناسی وتی ئەوە جەنابی مامۆستایە وەڵڵی دەستی ماچ کرد وتی وەن دەستی ماچکەنەوە جەنابی مامۆستایە زۆر بەڕێز بوو ئەو گفتوگۆیی لە بینی تۆ و جەبار فەرمانە بۆیە لە بینی مامۆستا و جەبار فەرمانە مەسەڵەن باسی شەڕ و باسی کردی وەڵا جەنابەت کۆتری ئاشتیت بەس ئەمە خەتای مەلاکرێکار و مەلا عەلی بافیرە باوکشم فەرمینە خێر خەتای ئەوەیە شەڕ فرۆشتان دوایە لەگەڵ منە بەعزێک بوو بە دەمە خارەمان و ئیتر بێدەنگ بوو مەوزوع ئەی مامۆستا هەر لەو شەڕایە باسیەوە ئەکرێکە لەلایەکی ترەوە مەسەڵەن مامۆستا عەلی باپیروانی شەکدار بوون ئەوان شەڕیان نەکردووە و ئیتر هەموو هێزەکە کەوتۆتە سەرێەوە شتیوا هەیە هەمومان بەیەکۆ بووین بەیەکۆ بوون بەس ئیتر نەزانکاری تیا بوو لەوانەیە ئێمەش خۆی لە ڕاستیە چونکە ئێمە بە تەمای بە حەیاتمانە شەڕ نەبووین لەو کاتە 16 کەس لەناو سەرکردایەتیا بوو 16 چەکدار خۆ ئازایەتی نەبوو گیرانی ئەوێ 16 چەکداری تیا بوو ئێمە بە بیرکردنەوەی خۆمانە بە حەیاتمانە لە بیری ئەوە نەبووین شەڕ بکەین لەگەڵ هیچ لایەنێکی کوردیە تازە من جارێک بەحسم کرد مەسەڵەن ئێمە لە سەرەتایی لە مانگی هەشتیشا شەڕێکیان دروست کرد لەگەڵ پارتیە لە خورماڵ ئەوەش هەر دروست کراوە بۆی بینی ئەمە پارتی تێک بدەن لە ئەخیرە هاتە سەرەوە بەرامبەرێک وەک بۆ بەسن لە ئاخیر وەختا باوکم فەرمی خەی ناکەش هینان لە کێ وەلەو کا عومەر نەسڕوڵڵا ئامر هێزەکە بوو دووریش بوو لەوێ فەرمی بڕۆن بیانن بەدەس بەڵام لەلاشە کردی سەر محافظ بۆت نییە لە هەڵەبجە بیان بێ بۆ وەستێمانی با لەوێ بن هەتا شتەکە ڕوو نەبێت هەر بەو شەوە کاک مەسعود وەفدێکی نار بۆ لای جەنابی باوکم کە کاک ئازاد قەرەداغی بوو کاک عەلی تۆفیق و ڕەحمەت بێ مەجموعەیە بوو من لە دەرەوە بووم بە جیهاز خەبەریان پێدام و بەلاین وتیان مامۆستا خەوتووە چی بکەین وتم شەی زوبێر خەبەرکەنەوە قەینا بە باوکم خەبەردار بکەن و باوکم خەبەر هاتەوە ئیتر لەوێەوە دەمەزەردی عەلاقاتی زیاتر لەگەڵ مامۆستا گە بە کورتی وێ باسی پەیوەندیەکانیەوە لەگەڵ تورکیە و سعودیە و کۆمەڵی وڵاتی تر ئەمە لەسەر چ ئەساسێک بۆ حیزب پێویستی بەوە هەیە کە لەگەڵ وڵاتی ترا پەیوەندی ببەستێ یا ئەمە ئیشی حکوومەتە و
ولا سش أساسي لا أولا يا وقتك عفوا طبعا حزبي شو حكومتيش أجر حمو حكومتك التمثيلي همي بك طبعا في وزنك بلام أقل سيشك هي حكومتي هذه من كردستان حزب ندي هي لم لا أما أولا أميشانة بيشي حكومتي هريم دروز بو بس ما مسألة علاقاتنا علينا بوي باساو هنا نويا شونه مثلا بيوندية ولا قبل تركيا لسر أساسي لسر أساسي أويك حزبك وكو حزب الرفاه مع علاقاتك ديرينيا ما نقول لزماني هلا بجاه لسر كده لزماني كوروا أما رسمان هيك خلقي بعدين يعني بشوي توين جناي باكم ناديتي مساعدات روجتوا بوه إن جا هاوسوزي هبوا أي أما هاوس نور مانن كردك زور كعلاقة وربطي أن هي بجرابي ما مصاوب بحركوا كردێکی زۆری ئەوێ لە ئێرانیش کە لە ئێران ئادرسیان خوندووە و لێرەش ڕەپەتە بووە لە ناو ڕەفاه هەبوون اینجا ئەمە حیزبێکی ئیسلامیە ئێمەژی ئیسلامین ئەی تۆ ئەخۆ حیزبایەتیە کاکە حیزبایەتی ئەبێ علاقاتی هەبێ لەگەڵ هەموو شوێنێک بەڵام لەگەڵ سعودیشا ئێمە علاقاتی لە پەنجاکانەوە هەیە اینجا دوای ئەوە کە دروست بووە هەموویمان لە قازانجی میلەتەکەمان کێ خاسە ئیسلامی عالەمیە ناو کوردستان من تا 1992 نوێنەری کوردستان و لە غاسەی ئیسلامی عالەمیە 5400 وردەیەک یەتیم هی کوردستان معاشی $50 مان ناوە پیان ئەمە من بە هەوێ هەمە هەوێی ئەتوانن بیبینن دوای برادرانی کە هەڵیان کرد بۆ خۆیان ئەو مۆزوعە هەرچی منەظەماتی خەیری هەیە لەوێ ئێمە هێناومانەتە ناویە کولەی شەریعە لەبەر خاتری مامۆستا بەلا عوسمان هێناوەتە ئەوێ من حي طلبة كأس دراسات عليا لوي خلودا لبس شرفي ما شيخ عثمان عبد العزيز ورجيراو لوي مفرزيشي ديمقراطو استا كسيشي كدانيشتو تو خليشي دراسات وأواني مفرزيشي ديمقراط لين لين بزوتنا وتسليم بإيران كرانا وأمانة بو ميجو تو تشيلي أزاني يعني ببي أويك أجر يعني بيبردم لين تشيلي أزاني ده براسي بزوتنا ودسي هبو لويا والله وكو رابرو وكو قياداتي بزوتنا دور اللحمو چونك لتاريخي ما نبوة اشتبكين باش أي وكيل أينجا احتمال الشخص بو بيت بالله احتمال يا هبوة ما مصر حتما احتمال هبو بيت بالله دو دانشتن كرا حزب ديمقراط لقل إيما بالله لما صيف بفيديو لام هي بالله ك جێگری ڕئیسی حزبی دیموکرات هاتنە ئەوێ و لەگەڵ مەسئولی علاقاتە جارێکی کەش لە مەکتەبی سیاسی پارتیە دانیشتمان کرد دانیشتەکان زۆر باش بوو کێ ئەڵێ لەوانەیە هەر ئەو کارە دروست کرابێ بۆ تێکدانی ئەو مۆزوعش نەبوو بێت کام مۆزوع بۆ ئەو نزیک بوونەوەی ئێمە و دیموکراتیش نەبوو بێت هیچ دوور نییە کەواتە شتەکە بووە بەڵام شتێکی شخصی ئەگەر بوو بێت ئار کەسێک هەڵسابێ بە ئەو کارە پێش ئەوەی خیانەتی کردبێ لە دیموکرات خیانەتی لە قیادەی بزوتنەوە کردووە خیانەتی لە دینەکەی کردووە لەو ڕێبازەیش کردووە کە ئێوەی تایە چونکە ئەوە ڕێبازی ئێمە نییە ئێمە لە ئێرانە بووین دۆسایەتی ئێرانمان کردووە بەڵام خیانەتمان لێ نەکردووە کە هاتوینە تۆ ئەم دیوە نلو ديو نلم ديو خيانتمان نكردو برامبر بملتي خو وكو حزب اگر فرديش خو اما ناكري تو جاري واهي كابرا اخما مسايب حزبي شي قوربونو يعني كاكا حزا حزبي قوره هي عند مكاني بياوي ولاتي ترويشي خلاتي كدوه اما كواتل لنا وشواري داشتا زو كاكا او خلقك عبده لجيشي بيغمر صلى الله عليه وسلم تابوك منافق بوا تابون بنزانين خبري دا وفتحي مكابه جوابي نردو قريش اگاتان لخوتان بي او فتح به اما جيشي مش كاكا ملائكنيه غلطي تاع ولاتي اتي مجرمه او غلطي كدوه هيش غلطي تري كدوه ولا بابا زور باشا ما مسايمه كاتا كمان توابو بلام وتدقيق دو دقيقة بو أويك يعني شيء تي بكورتي لدقيقة قاعد دو والله من أويك هما عليهم تاريخي أم تاريخ جورا يعني أم سنصالة تو بم برنامج بتشوكا بحث كي منيكي كمي بتشوك هرف رياي أوان أكون بعض أماجو زوري شيء تحت تأثيري برسالة كان توم يعني بلام ديارة
مۆزوعەکە ئەمە نییە شتی گەورەترە ئێمەوە خەریکین ئەینووسینەوە چونکە بەڕاستی زۆڵم زۆر کرا ئەمە ئێمەش بەشێکە بێت لەوەی هەندێکی باشە بێت چونکە زۆڵم زۆر کراوە هەر لایەن بەناو ئیسلامیەکانی خۆمانەوە کە تاریخیان نووسیەوە بە غەڵەت نووسیوانە تایەتی پێچەوانەی ڕاستیە هەموو ئەوانە جواب ئەدرێتەوە تاریخێکی موەسەق و ڕێکوپێکی بە بەڵگەدار بەڵگەتان هەیە بۆ ئەوەی کەشتی هەموو کەشت نووسرا بە هەڵە بەڵێ ئەرەوەڵا بەڵگەم هەیە کەشت نووسراوە بە سڕی نووسراوە دوایە ئەو سڕێ بۆتە سەرچاوی کتێبێکی شەشبەرگی کە مابوونیە عەلا باتیل فەهوە باتیل ئەوەش هەر باتیلە لەبەرەوە هەم جوابی ئەوانە ئەدرێتەوە هەم دیارن ناونیشانەکان جەماعەت گرتوون ئیتر هەر کەسێک بێت هەر لە ناو خۆمبرا ئەم شەر نییە ئەوە هەتە لایەنی تریش هەڵە کراوە ناحەقی کراوە بێئینسافی کراوە بەرامبەر بە شەخصی ئەم پیاوە گەورانە شتی گەورە باز نەکراوە شتی کەواتە ئێوە بە بەڵگە جوابی بە بەڵگە جوابی هەمووی ئەدەینەوە و بەڵکو ئەمەش ببێتە دەریچێک بۆ ئەوەی کەوا ئەم سیاسیانی ئەم وڵاتە هەوڵ بدەن ئەم بەرنامەی بەڕێز هەوڵ بدە بیکێتێ بەرنمەیەکی دوکمەنتاری گەورە و بێتە موسسەیەکی تاریخی بۆ ئەوەی مؤرخینی ئەم وڵاتە ئەوەی کە بەڵگەنامەی لایە شوێنێک هەبێ متمانەدار بێ هەمووی بەڵگەنامەکان لێوە بپارێزێ کاکە کەمال ئەتاتورک چەند ڕقی لە سوڵتانی عوسمانی بوو بەڵام بەڵگەنامەکان پارێزراون دەی بەڵگەنامەی ئێمە گونا حەواتیا ئەچێت ئیدارەیەکی نەتەوەی نییە ئەم بەڵگەنامانە بپارێزێ وە سیقەیش بێ ناکرێ هەمووی کاری حیزبیەکە ئیسەوە هەڵەبجە کراوە بە حیزبی هەر ڕۆژ بە ڕۆژ زۆڵمی لێ ئەکرێ هەر بە عام کوردستانی یعنی کراوە بە حیزبی ڕجاءن لەبەرەوە بە هەوڵ بدرێ بە هەموو لایەک و خزمەتی ئەم وڵاتە بکرێ ئیسەکە من باسی تاریخەکەم وەزعەکە ئەوەنە خراپە ڕەنگە خەڵکانێک بێگاڵتە بە ئێمە بکات لەم بەرنامانە زۆر باشە مامۆستا من سوپاسی جەناب دەکەم کە ئەم دووسێ ڕۆژە ئازێتمان دایت و مەشغوڵمان کردی بە خۆمانە زۆر خۆشحاڵ بووم خێرم بەسەرچاو سەرکەوتوو بن سوپاس دەکەم مامۆستا بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین کە لەگەڵ کەسایەتیەکی دیکەی و بەخواتان ئەسپێرم لەسەر ئارەزووی هەموو میلەتی کورد دایکیتە تورکی نزانێ دەچیتە دەبستان و بەهۆی وی کە تو زمانی تورکی نزانی ینی مشکلەیەکی مەزن بۆتە چێ دەبێت زمانی دیامە کورمانجیە لەو ڕۆژنامەی تۆ کار دەکرد لەسەر مەسلەی کورد و کوردستان و ئەو تشتانە هیچ ینی مافی مرۆڤ و ئەو تشت دەهات نەنویساندن زیندانە دیاربەکر ئەو ڕێسمی هەنە هەموو تیوارێ سلۆگان نوویستنە نا خەڵک ئەسکەر جارە ئەوەڵ تۆ دەچیتە عێراق سەر داخواسی خۆچووی ڕۆژنامەتەوە شاند ینی بۆچی چوویت ینی دەخواست چ بکەیت تورکیە کەسی نەزانێ با چوێ چەند ڕۆژ پاشێ خەبەرێک دەرکەت ئاژانسکی ئەجنەبی ڕۆی تارس بگارم